ئەمەی دەیبینن ڕێگای قاچاق نییە، بەڵکو ڕێگای نێوان پایتەختی هەرێمی کوردستان و ئیدارەی ڕاپەڕینە. استراتیژی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە بوو کە لە ماوەی 4 ساڵدا لانی کەم بتوانن ڕێگای نێوان شارەکان جووت سایت بکەن، بەڵام نەک نەتوانراوەوە بکرێت، بەڵکو ڕێگای بەشێک لە نێوان شارەکان گۆڕاوە بۆ خۆڵ. لە دەربەندی گۆمەسپان بە درێژایی کەمتر لە 10 کیلۆمەتر ماوەی ساڵەکە شۆفێران لەو معانەتەدا دەژین کە دیمەنەکان 1964 تۆماری کردووە. بە درێژایی ئەو ماوەیە شۆفێران بە ڕێگایەکی خۆڵی پێچاوپێزدا دەڕۆن کە پڕیەتی لە قۆڵت و پێچ و تەپ و تۆس، واتە ئەو ڕێگایە کە بتوانی بە ماوەی کەمتر لە 10 خولەک ببڕی، لانی کەم نزیکەی کاتژمێرێک پێویستە بۆی لە حاڵەتێکی ئاساییدا بیبڕی. نازانم چێ بەرپرسە لەم ڕێگایە، بەڵام ماوەی زیاتر لە ساڵەکە بەم شێوازەیە هاوڵاتیان داوا دەکەن هەر کەسێک خۆی وەرپرسیار دەزانێت ئاوڕێک لەم ڕێگا بداتەوە بۆی بتوانن بە ئاسانی بگەن بە هەولێر و پێچاوانەشەوە بۆ ئیداری ڕاپەڕین.